ساڵانێکە خاکی عێراق بە تایبەت لە سنوورەکانی هەرێمی کوردستان بووەتە شوێنی ئەنجامدانی چالاکیە سەربازیەکانی وڵاتانی دراوسێ و بە ئاسانی پاکتاوی نایارە سیاسی و چەکداریەکانیان دەکەن. سەرەڕای زیادبوونی ئاماری قوربانیەکان و بەرکەوتنی هاوڵاتیانی مەدەنی لە ژمارەیەک لە هێرشەکان نە بەغداد و نە هەولێریش ناتوانن هێرشەکان ڕابگرن و هەڵوێستی جددیشیان نییە. ئەمە هەرگیز ڕووی نەدەدا ئەگەر لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە دەستگا هەواڵگریەکان و هەتا ئاستێکی باڵای سیاسی هاوکاریان نەبایە. ئەوەی کە بێ ئیرادە بووە لە دەست ئەم دۆخەدا هەرێمی کوردستانە، چونکە ڕاستە ئەمە بۆ تەسفێ حساباتی سیاسی خەڵکی ترە، بەڵام ئەمان زۆر مەترسێ لەسەر هەرێمی کوردستان، چونکە لە زۆربەی جارەکانیش هاوڵاتی سیڤیل و ماڵی سیڤیل و خەڵکی سیڤیل و کێڵگە و شوێنی حەوانەوەی خەڵکی سیڤیلیش دەکرێتە ئامان. ئەمە هۆکاری ئەوەیە کە دەسەڵاتێکی لاوازت هەیە بەرامبەر بە وڵاتان، دڕ بەرامبەر میلەتەکەی خۆی، بەڵام بێ ئیرادە بەرامبەر بە دەوڵەتانی. چاودێرێکی سیاسی پێی وایە پەلەمار و بەزاندنی سنووری خاکی هەرێم و عێراق لەلایەن وڵاتانی دراوسێوە بۆ بێهێزی پێگەی عێراق و هەرێم بەتایبەت لە دوای ڕوخانی ڕژێمی پێشوەوە دەگەڕێتەوە. ئەوەی ڕاستی بێتن لە دوای ڕوخانی ڕژێم پێشوو ساڵی 2023ەوە عێراق بە شێوەیەکی گشتی هیچ شکۆ و سیادەیەکی نەماوە. هەر دەوڵەتە دێ بە ئارەزووی خۆی سیادە و ئاسمانی عێراق و زەمینی عێراق و سنوورەکانی عێراق هاتناوەی پێشەری یاسای نێودەوڵەتی دەکاتن. هیچ لایەنێکیش داکۆکی لەو سیادە و لەو شکۆیەی عێراق ناکاتن. ڕاگیانم سیارەیە 2 نەفەر لە پێشەوە بوو، نەردووکیان سووتان. با گوێرەی ئامارە نافەرمیەکان لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا بەهۆی بردومان و جم و جۆڵە سەربازیەکانی تورکیاوە 147 کەس لە هەرێمی کوردستان کوژراون. لە مانگی 9 و 10 ساڵی ڕابردووش لە ئاکامی زنجیرەیەک بردومانی ئێران بۆ سەر شارۆچکەی کۆی و پردێ زیاتر لە 10 کەس کوژراون و دایانی دیکەش بریندار بوون. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.